زیاتر لە 10 ساڵە لە گەڕەکی تووەسپی شاری سلێمانی نیشتەجێیە، بەڵام بەهۆی کەمی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و تاپۆنەکردنی زەویەکانیان تەواو نیگەران و داواکارە حکومەتی خۆجێیی سلێمانی کێشە هەڵپەسێراوەکانیان بۆ چارەسەر بکات. داواکاریمان چێ کوڕەکەم داواکاریمانەوە جادەوانەمان بۆ چاکە ناومان بۆ بێنن ئەم ڕێگاوانەمان بۆ چاکەن وڵا ناخۆش ئەمە ژیان نیە لێرە شکۆڵمان لێ نادەن کاکە کۆڵمان لێ نادەن ئێستا شتێک بە دەرگای چاکاو تا بە دەرگا کاو لە ناری چاچکە سارەتەی لەو جۆگاری ناپەڕێتەوە چوزانم دەتگرن کاکە نازان بۆ نایڵ خانووەکانیشان تاپۆ نەکراوە ناوەڵا هیچ شتێکمان بۆ نەکراوە خانووچی هەر ڕقم کراو نیوەی هاتوونەوە ناو نووسکراو نازان جاچیان بۆ دەکەن بۆ ناکەن نازان ئەیبەنیە حکومەت گەڕەکێک ئاوا بەم شێوەیە وڵای ڕۆڵە چوزام ئەی حەیب نییە ئێمە نەم حاشمانەیە نەیچمانی و نیوای وەتانی هەمووی ئەو تا هەموو بە دەرگای هەوە تاو پیرێژنێ نەکەسی هەیە و بێکەس و کارە هیچ پەراوێزی ئارە وڵا هیچ شتێکمان بۆ ناکەن کاکە قوربانجان هەر ئەمە زۆر دەمێکە ئەمە جیرۆدەی بێ خزمەت گوزارین ئەم گەڕەکە ئێستا بە کۆڵانەکانە بڕۆ یعنی زۆر بە زەحمەت سار ئاڕوە ئەمجا تەنانەت بۆ ئاو هەمووی ئاو فەقیرە بە چەند ماڵێک بیرێک بەکاردێنن یا چەند ئاوەکڕن کەم ئایان بۆ دێنن بەڵام وەکو پێویست نییە کاتیش گەرمایە ئێستا خەڵک پێویستیاتی زۆرە بە ئەمجا بۆشان تاپۆ ناکەن یعنی تاکەی ئەم حکوومەت کەم دەرخەمە بۆم خەڵک فەقیر ڕۆژارە بەڕاستی حەق وایە ئاورێکیان لێ بنەوە فۆرمیان بنێ یا على لەقل بۆشان تاپۆ ناکەن با بۆیان کەم بە فۆرم کاکە. سەرۆکی شارەوانی تووەسپی دەڵێ ئەو زەویانی هاوڵاتیان خانوویان لەسەر کردووە موڵکی وەزارەتی دارایی و کشتتوکاڵە و بەهۆی نەبوونی ماستەر پلانەوە ناتوانرێت تاپۆ بکرێت. سەرەتای مانگی ئەیلولی ساڵی 2022 تووەسپی لە ڕووی ئیداریەوە کراوە بە شارەوانی بەڵام هێندەی لە گوندێکی پەراوێزخراو دەچێت لە گەڕەکێکی شاری سلێمانی ناچێت. سەبارەت بە مەسەلەی خزمەت گوزاریەکانیش ئێمە لەبەر ئەوەی شارەوانێکی تازە دروست بووە چەندین جار داوایکردنەوەی یەکەی ژمێریاریمان کردووە بووی بتوانین لە ڕێی ئەو یەکە ژمێریاریەوە هەم داهاتمان هەبێ و هەم وەکو شارەوانەکانی تر لە پێشینێک سوودمەند بین کە حکوومەت بۆ ماسەر فەگا بتوانین خەدەماتی پێ بکەین تاکو ئەم دەقەیە 3 جار کتابیکردنەوەی یەکەی ژمێریاریمان ئیحالەی بەڕێز وەزارەتی دارایی کردووە جوابەکەی بە ڕەفزیەتەوانە یعنی ڕەزامەند نەبوون لەسەرکردنەوەی یەکەی ژمێریاریەکەمان بەڵام لە سەرڕای ئەوەش ئێمە لە خزمەتکردن نەوەساوین چ بە هاوکاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی بێ چ بە هاوکاری بەڕێوەبەراتی ناحیە و هەنێک کۆمپانیای وەبەرهێنەر لەو مەنتیقەیە توانیمانە کەم تا زۆر خزمەتیان بکەین ئینشەڵڵا بەرنامەی باشتر و چاکتیشمان بەدەستەوێت کە بتوانین خزمەتی بەردەوام و زیاتری هاوڵاتیانی سنوورەکەمان بکەین. دەستان خۆش بێش دەستان سا. بەهۆی ئەوەی شارەوانیەکە ژمێریاری نییە و هیچ داهاتێک کۆ ناکاتەوە تا ئێستا نەتوانراوە خزمەت گوزاریە سەرەتاییەکان بە دانیشتوانی ئەو گەڕەکەی سەر بەناحەی بەکرەجووی شاری سلێمانی بگەێنرێت. تەنیا دانیشتوانی تووەسپی بێ خزمەت گوزارینی بەڵکو تەنانەت خودی شارەوانیەکەش لەلایەن حکوومەت و وەزارەتەکانەوە پشتگوێ خراوە بە شێوەیەک ئەم شارەوانیە بەهۆی نەبوونی بیناوە لە نێو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سلێمانیەوە کاروبارەکانی ئەو هاوڵاتیانە و دانیشتوانی تووەسپی جێبەجێ دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی